خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەنفال ئەو جینۆساید و تراژیدیا گەورەیە کە هەتا کوردێک ما بێت لە ناو دڵ و دەرونیدا دەمێنێتەوە. ئەو کاتەی کە سەدان هەزار خەڵکی بێتاوانی کوردستان لە ناوچە جیازیەکانی هەرێمی کوردستان تەنها لەبەر پێناسی کوردبوونیان برانە بیابانەکانی خوار و ناوەڕاستی عراق تەنها تاوانیان ئەوە بوو کە کورد بوون، بەشێکی هەرە زۆریان یان تەواویان وێڕای ئەوەی گول لە باران کران ژێرخاک کران و لە ناو بران. ئەمە تاوانێکە کە تا ئێستاش وەک پێویست کۆمەڵگەی نێودەوڵەتیش لەسەری نەهاتوتە دەنگ، بەڵام ئەوەی تا ئێستا برینە لە دڵ و دەرونی کەسوکاری قوربانیانی ئەنفال ئەوەیە کە تا ئێستا بەشێکیان ڕووفاتەکانیان نهاتوتەوە. هەندێک جار کە هەوڵ درراوە بۆ کارکردن لەسەر هێنانەوەی ڕووفاتەکان هەوڵە درێ کارەکان بەلا ڕێدا ببرێت. ئێمە لەگەڵ سێ بەڕێز ئەم شەو گفتوگۆکەین لەبارەی گەڕانەوەی ڕووفاتەکان کە بەشێک لە خەمەکانیان لە قورسایی سەرشان و دڵ و دەرونیان کەمەکاتەوە ئەویش گەڕانەوەی ڕووفاتەکانیانە کە لە ئێستادا خانمی یەکەمی عراق بەوردی سەرقاڵی ئەم کەیسێ. میوانەکانمان ئەم شەو هەریەک لە بەڕێزان کاک عادل مەجید تاقانەی ئەنفال، کاک عادل بەخێر بێ، هەروەها کاک جەوهەر محەممەد فۆتۆگرافەر لە بواری ئەنفال، کاک جەوهەر بەخێر بێ، هەروەها کاک جەواد ڕەسووڵیش هەر لێرە لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە کە بەڕێزیان کە سوکاری ئەنفالە. کاک عادل، ئەکید تاوانەکە زۆر گەورە جینۆسایدکردنی گەلی کورد مەسلەی ڕووفاتەکان ئەوەی کە ئێستا ئێوە ئەتانەوێت بۆتان جێبەجێ بێ بۆتان بەشێک لە ئازارەکانتان کەم بێتەوە چی؟ بەڵێ یەکەم دەستخۆشیەم بۆ بەرنامەکەتانە بۆ خانمی یەکەمی عێراق شاناسا کەم دەرفەتیان بە ئێمە داوە. ئێمە چەندین ساڵە 33 ساڵ 34 ساڵە ئێمە داواکاریەکەین کە فاسی DNA بکرێ بەشێک لە ئەمای کە نەهاتوتەوە لەسەر مەسلەی فاسی DNA بەڕاستی فاسی DNA لەم کاتێدا ناکرێت لەبەرەوەی زۆرە و ناکرێت. ئێمە داواکاری نەمە چەندی جارە داواکاریەکەین لەسەر هێنانەوەی ڕووفاتەکان ئەگەر ئەوان بێنەوە زێدی خۆیان و بێنەوە مۆنومێنتەکانی خۆمان بەڕاستیەکەی خەمێک لەسەر دڵی ئێمە لا ئەچێکەوە بیابانەکانی خواروی عێراق نییە. بەڕاستی ئێمە ئەمانەی کە 171 ڕووفاتە کە ماوەی 3 ساڵە لە توبعەدی بەغدایە لەوەیە ئێستا ئێمە خۆمە داواکاریەکەمان ئەوەیە لە بەڕێز خانمی عێراق کە ئەم داواکاری وەکو تاقانی ئەنفال وەکو کەسوکاری ئەنفال و وەکو هەموو کەسەکانی ئەنفال پێمان باشە داوای لێ ئەەکەین کە بۆ مامگەڕێنەوە و بێتەوە زێدی خۆمان لەگەڵ ئەوەشدا بۆتە ڕێگری لەبەردەم هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان تریشدا. ئێستا 173 ڕووفات یەک لە توبعەدلی بەغدایە. بەڵێ هۆکاری نەگەڕانەوە بۆ چیە کاک عادل؟ هۆکاری نەگەڕانەوەی ئەمە بۆ ئەوەی ئەڵێن فاسی DNA بکرێ. ئێمە لە فاسی DNA بۆ لاترەوە بڵێن باشترمان پێە تقریبا 20 هەوی نەحی ئاغزلەرە کە ناسراوەتەوە هەویەکانیان پێیە ئێتر هەیە بەس نەحەکەی تیاماوە هەیە دیەکەی تیاماوە هەیە ناوقەشی ماوە و موالیدەکەشی ماوە. یعنی ئەمە بەڕاستی بەڵگەیەکی زۆر زۆر چاکە بۆ ئەوەی کەوا بزانی ئەم گۆڕە بە کۆمەڵە قۆراغی چوارە کە ئەبێ DNA بۆ چەند کەس بکرێ بۆچی تا ئێستا بە قورسی ئەو بابەتە قورسە مەسەڵەن DNA بۆ چەند کەس بکرێ تاکو بڵێن قورسە DNA دەبێت بۆ ئەو کەسانە بکرێ کە وارسن بۆ ئەوانە کراوە بڵێن لەوەیە بۆ ڕووفاتەکان کراوە بەس بۆ ئەم کەسانەی کەوا لێرەیە بە حسابی بەغابێ بە حسابی خۆمابێ زۆرە بۆیە لەبەر ئەوە نایکەن. پێشم وانە ئەم فاسی DNA وا بە ئاسانی بکرێ. من پێم باشە بگەڕێتەوە کوردستان لە دوای ئەوە بکرێت نەک ئێستا وا لەوەیە بۆ ئەوەی وەکو ئەمەی کە لە نەجەفە لە 2013 زۆر لەیە بوو زۆر ڕووفات سووتێنرا بەهۆی ئەوەی گوایە شۆرتی کارەبا بووە سوتا ئێمەش ترسمان لەوە هەیە کە بسوێنرێت دوای ئەوەش بەغاش هەر بۆ خۆی پێی باشە ئەمە بگەڕێتەوە بۆ زێدی خۆمان. زۆر باشە کاک جەوهەر بەڕێستان وەکو فۆتۆگرافەرێک لە بواری ئەنفال بەچی گەیشتوون مەسەلەن بۆچی لەتانەوێت ڕووفاتانە بگەڕێتەوە و بۆچی ڕێگری لێکراوە تا ئێستا ئەو بربەستانە چین؟ کاک زانە ڕێگریەکەوەی ئێستا وەکو کەسوکاری ئەنفال ئێمە زۆر داواکارین زۆر بەداخین
و هەموو ڕۆژێک کە ئێمە باسی ئەم مرۆڤەتانە ئاکرێ بەڕاستی ئازارە کێشین و بەداخین بۆەوەی کە ئەم کەیسە تێکەڵ کراوە لەگەڵ قۆناغی ئەنفالی 3 و ئەنفالی 4 بۆیە ئەمانەی کە ئێستا هەن 171 ڕۆفاتە بەڵگەی تەواو هەیە کە ئەم ڕۆفاتانە هی کە سوکاری ئێمن و خەڵکی منتیقی ئاغزەلێرن شوانن شێخ بزێنین یەکێ لەوانەی کە خەڵکی بڵین گوندی کانێنجیرە برای منە و بۆیە هەویەکەت دەستکەوتووە بەڵێ هەویەکەم دەستکەوتووە لە شوێنێکەوە کە هەویەکە ئێستا بەڵگەیەکی بەڵێ بیخەرە ڕوو هەویەکە لەبەرەوەی هەویەکە کە برای منە و کەسی منە بۆیە من لێرەوە داوا ئەەکەم لە هیچ کەس و هیچ لایەنێک نامەوێت هیچ کەسێک مزایدە بەم کەیسەوە بکات چونکە بەڕاستی ناکرێت ئێمە هەمومان یەک ئازارمانەیە چی بەرزانەکان بێت چی هەر شارێکی تری بێت لە کوردستان بێت چی ناوچەی گەرمیان بێ کەلار بێت چەمچەماڵ بێ ئێمە یەک ئازارمانەیە بۆیە ئازارەکان نیشمانیەکە ئێمە ناکرێت چۆن بڵێن ئێستا دەستێک هەیە ئەوێت ئەم کەیسە دووبەرەکی بکات لە بینی شارەکانە یعنی شارێک بۆ شارێک چی فەرقی هەیە گە من بڵێم قەزایەکی وەکو چەمچەماڵەگەر 4 ئەندام پەرلەمانم هەبێ ڕۆفاتەکان بێنەوە چەمچەماڵەگەر قەزایەکی پارێزگایەکی وەکو سلێمانی ئەندام پەرلەمانی زیاتر بێ ڕۆفاتەکان بێنەوەی بەڵێ ئەمە شتێکە زۆر ئێمەی کە سوکاری ئەنفالکرانی ڕۆفاتەکان کەمترین ئەوەیە کە مافەکە هەتا داوای بکەن بۆی جارجارەوەش بتوانم ستە سەرگۆڕەکانیان ئێستامنیەم قسە لەگەڵ جەناب دەکەم یعنی پەرقۆرگم لە گیرانە من براکەی خۆم چی مەجبورە چی پێویستە لە ناوچەیەکی تر لە شوێنێکی تری بنێژرێ بۆیە پێویستە خۆم چەند کەس ئەنفالەکەزەوە من خۆم دوو برا و خوشکێک و دوو ماموو ئامۆزام ئەنفالە و خەڵکی گوندەکەم 100 کەسم ئەنفالە و ناوچەکەی ئێمە ئەتوانم بڵێم زۆرترین ئەنفالمان هەیە و ئەم کەیسش کە ئێستا هەیە ئەم گۆڕە بە کۆمەڵی کە ئێستا هەیە جیاواز لە گۆڕە بە کۆمەڵەکانی ترە ئەنفالی چوارە بەڵگەی تەواو هەیە هیچ پەیوەندیەکی بە قۆناغەکانی ئەنفالی ترەوە نییە چونکە یەکێک لەو شاید حاڵانی کە لەسەر قۆناغی سێ هەیە لە کتێبەکەی عارف قوربانیا باز دەکا کە 28 چوار گولەباران کران لە گۆڕە بە کۆمەڵەکان ئەکرێت ئەم ئەزیزە ئەم خۆشەویستەی ئێمە کە کەسی ئەنفالە نێزیک بێ لە گۆڕە بە کۆمەڵەکەی ئێمەوە بەس ئێستا کە ئەمەی کە هەڵدراوەتەوە بەڵگەیەکی حاشا هەڵ لەگەڵ هەیە ئەم کەسانراوانە لەناو ئەوانەی کە گۆڕەکانی هەڵدراوەتەوە یەک هەویە دۆزیڵێ من لەناو ئەوانەی کە دۆزراوەتەوە یەکەوەم دۆزیێتەوە برای خۆمە کەسی خۆمە لەبەرەوەی بۆچی تێوێ مەسەلەن ئەوانە هەمویان بێن لە چەند سەماڵ بنێژرێنەوە مەسەلەن ئەوە لای من معلومە و هەستا زانم بەڵام بۆچی ئەتەوێ مەسەلەن براکەت بێتەوە لەبەرەوەی کە من بتوانم ڕۆژێ لە ڕۆژان یان هەر کاتێک بمێ بچم سەردانی گۆڕشی براکەم کەم چکە لەبەرەوەی ڕەمبی ئێستا توانام هەبێ ئەگەر لە هەر شوێنێکی کوردستان بێ بڕۆم سەردانی گۆڕەکەیکەم بەس ڕۆژانێک ڕەم بێت تەمەەن نتوانم هەموو کاتێک بچم سەردانی گۆڕەکەی بکەم ئەمە بۆ هەموو کەسێک دەیەوێ ئازیزێکی خۆی کەسی خۆی لە نزیکترین شوێنی خۆی بەخار بسپێدرێت چەندیان هیکانی هەنجیرن ئەوانەی کە معلومن ئێستا لە هەویەکانیان وەکو تەنها هەویەکان ئەتوانین بڵین دەستنیشانکەین کە چەندێت یعنی چەند هەوەیەکی تایە کانێنجیری تایە جەلەمۆردی تایە گوندی هەیدەربەگی تایە یان منتیقەی شوانی تایە ئەو منتیقانەی بە زۆری تێدایە یعنی ئێستا کە ئەو گۆڕە بە کۆمەڵانە ئەوە نییە ئێستا یەکێک بڵێ ئەم هەیوانە بەڵگە نیە چکە بۆ بەڵگەیەکی لەگەڵ لەگەڵ ڕوفات و ئێسک و پرس لەگەڵ ڕفات و ئێسک و ئەو کەسانی کە گۆڕە بە کۆمەڵەکانی هەڵداوەتەوە هەویەکانیان لە جیوانی ئەوانە دەرهێناوە و ئەوە نییە کە ئێستا ئێمە بین هەویەکەمان پێ بێ یان شتێک هەویەکان ڕم بێ ئێمە بە شێوەیەکی نێنی و دزە پێکراوێک ئەم هەویانە گەشت بێتە دەزیێمە ینی وەکو ئەوەی کە لانکراوی هەویەکان ڕم بێ هەندێکشان لانکراوە لەو کەسانی ئێستا یارمەتی داون کە ئەو خواستتان بەجێ بێ داواتان لە چێ کە بتوانێت یارمەتیتاندا بەڕاستی ئەمە داواکاریمان زۆر کردووەوە بۆ زۆر شوێن چوین بەس داوای ئێستامان لە بەڕێز شانەسخانە خانمیەکەمی عێراق کە لەسەر خەتە کە بتوانین داوای لەکەین جێمان نێڵێ کە ئەم ڕۆفاتانە بگەێنەوە زێدی خۆیان و ناکرێت ململانەی سیاسی و کەسێک بێ بە بەرژەوەندیەکی خۆی یان بە بەرژەوەندیەکی سیاسی ئەم کە سوکاری ئێمە لە زێدیان لە دووری زێدی خۆیان بەخاک بسپێرێت زۆر باش کاک جەواد سڵاو لە بەڕێستان وەکو کە سوکاری ئەنفال چیت هەیە لەسەرەوەی کە بتواندرێت وێڕای ئەوەی نەتواندرا ئەو جینۆساید و تاوانە گەورەیە حەقی خۆی لە ئاسی دنیا پێ بدرێت کە ڕوفاتەکانتان بێت وەکو کاک جەوەر و کاک عادل وتیان لانی کەمێوەش جومعە و پێنجشەمانێک یان جومعەیەک بستن ئاهێک بە دڵتانە بێ بستن سەرگۆڕی کە سوکارتان بەڵێ سوپاس بۆ ئێوەش بەڕاستی ئێمە ماوەی ساڵێکە بێ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بەجددی لە سەرخەتین بۆ ئەم کەیسە و لەم پێناوەشا زۆر هەوڵمانداوە
زۆر کەسمان بینیوە بە شێوازێکی یاسایی ئێمە ئەم ئیشەمان کردووە سەردانی وەزارەتمان کردووە نوێنەرمان بەڕێز کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی بینیوە ئێمە ئێستا من ئەمەوێ ئەلێرە بۆ ڕای گشتی و بۆ ئێوە و بۆ میدیاکانی ڕوون بکەمەوە ئاشکرایی بکەم کە لێرە ئەم ١٧١ ڕووفاتەی کە ئەم کەیسەی لەبەردەم ئێمەیە باسی لێوە ئەەکەین ئەمەوێ بە بەڵگەوە بۆتانی بسەلمێنم کە خەڵکی ناوچەکەی ئێمەیە خەڵکی دێهاتەکانی گوندەکانی بناری خاڵخاڵانە مەتیقەی ئاغزەلەر و شوان و شێغمزێنیە من ئەم هەوەیەم پێیە بۆ زێتر پژڕاستکردنەوەی قسەکان کە کامێراکە بڵێ ئەم هەوەیەم هێناوە لەگەڵ خۆم بە ناوی عەبدوڵڵا کەریم ئەحمەد خەڵکی گوندەکەی خۆمە کەسی نزیکی خۆمە و خزمی خۆمە ئەمە خۆی و دایک و باوک و خوشک و برای هەمووی ئەنفالن هەوەیەکی ترم پێ بە هەمان شێوە خەڵکی گوندی هەیدەربەگە ناوی سیانی لەسەر هەوێکەی هەیە بەدەر لەوەش ئێمە لەو مەتیقەی خۆمان ئەوە کاک جەواد ئەو کاتە بۆ کە گۆڕەکان هەڵدراونەتەوە لە جیرفانیان بووە بەڵێ ئێستا ڕوونکردنەوەتە دەمێ عەفومکەی فەرموو دەرفەتم پێ بدەیت فەرموو ئێمە ئەم گوندانەی کە بەڵگەی دەقیقمان هەیە لەسەری گوندی جەلەمۆردە گوندی سماقەیە گوندی کانی هەنجیرە گوندی هەیدەربەگە نەحەی شوانە نەحەی تەقتەقە نەحەی ئاغزەلەرە کە ئەمانە لەو گۆڕە بە کۆمەڵانەیە هەموو هەوێیان دۆزراوەتەوە ئەم بەڵگانەی ئێمە یعنی ئێمە وای بۆ ئەچین لە سەروی فەحسی دێن ئەیەوەیە بۆ معلوماتی هەموو لایەکتان لە کوردستان و لە عێراقش فەحسی دیئێنئەی بۆ دوو شەخصکرا بینیمان یەکلایی نەکراوە کە بەڕێز کوردەوان مەحموود و کاک مەحموود بوون لەگەڵ ڕێزماکە ناویان دێنم ئەمان کە داوای فەحسی دیئێنئەیەکەن ئێمە ئەو ئامادەکاریەشمانتیایە بەڵام ئەم بەڵگانەی ئێمە ئەی خەینە ڕوو بەڵگەیەکن مەجای مناقەشەی تیانە هەمووی سەلمێنراوە لە کاتی گۆڕە بە کۆمەڵەکانە دۆزراوەتەوە شەخصێک لەوێ پێم خۆشە ناوەکەی بێنم بە ناوی ئەنوەر عومەر سەعید ئەندامی یاسایی بووە لە تیمی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە سەماوە ساڵی 2019 ئیتر بەڵگە لەمە زێتر چییە وە شتێتر پێم خۆشە ئەگەر فرسەتم بدەیت فەرموو ئەلێرە بۆ ڕای گشتی ڕوون بکەمەوە ئێمە ئەم کەیسە کێشەیەکی ناوخۆیی هەیە کێشە ناوخۆیەکەی ئەوەیە لە بینی کەسوکاری بەڕێزی ئەنفالکراوانی گەرمیان و بینی کەسوکاری بەڕێزی ئەنفالکراوانی چەمچەماڵە کێشەیەکە بووە ئەوان داوایان کردووە ئەم ڕووفاتانە بگەڕێتەوە بۆ گەرمیان ئێمەش بە کەسوکاری خۆمانی ئەزانین بێتەوە بۆ چەمچەماڵێ لەو مۆنۆمنتە شایستەیە جێگاوڕێگەی بۆ ئامادە کراوە هەموو ئامادەکاریە کراوە لەوێ بە خاک بسپێردرێن ئێمە لێرەوە من وەکو خۆم پەیامێکم هەیە بۆ کەسوکاری بەڕێزی ئەنفالکراوانی گەرمیان ئەگەر ئەوان لە ئێمە بەڵگەی زێتریان بەدەستەوەیە با بفەرمونون لە بەرنمەیەکی وایە بیخەنە ڕوو ئێمە هاوکار و پاڵپشتیان ئەبین لە ڕۆژی گەڕانەوەی ڕووفاتەکانە لە بەردەم قەڵای شێروانە پێشوازیان ئەەکەین بەڵام ئێمە پشتبەستن بەم بەڵگانە ئەیسەلمێنین کە ئەو ڕووفاتانە ئەو ١٧ یەک ڕووفاتەی ماوەی 3-4 ساڵێکە دۆزراوەتەوە و لە توبعەدلی بەغا بێناز و بێکەس و بێپاڵپشتکەوتووە بە کەسوکاری خۆمانەزانین بۆیە ئێمە لێرەوە داوامان کردووە لەسەر ئەم کەیسە چەند کەسایەتیەکی باڵامان بینیوە و هەوڵی جدیمان داوە ئێستاش بە سوپاسەوە شانازخان لەگەڵمانە لەسەر خەتە و هیوادارین هەوڵی جدی بدا بۆ ئەم کەیسە و یەکلاییکردنەوەی بەڵێ ئەتانەوێت چی بکرێت بۆ ئەوە شانازخان چیتان بۆ بکە کاکە جەواد ئێمە ئەمانەیە شانازخان گوێی لەم بەڵگانی ئێمە بێ کە بەڵگەی دەقیق و بەڵگەی سەلمێنرا و ئەخەینە ڕوو پاڵپشت بەم بەڵگانەمان هاوکار و پاڵپشتمان بێ بۆ گەڕانەوەی ئەو ڕووفاتانە بۆ زێدی خۆیان وەک ئاماژەم پێدا کە خەڵکی گوندەکانی ئاغزەلەر و تەقتەق و شوانە هەمووی ناوی هەیە لە لامان بە بەڵگە بە ناسنامە بە ناوەی سیانی بە ناوی نەحێکەی بە ناوی گوندەکەی بە ناوی قەزاکەی هەمووی لە لامان تۆمارە و هەر کاتێکش ئەویستی ئێمە ئامادەین بچینە خزمەتی و ئەم بەڵگانە تەسلیمی لەو بەڵگانەی هەیە کاکە جەواد چەندی یەکلا بۆتەوە کە خەڵکی دەڤەری شوان و شێخ بزێنی و دەڤەری بناری خاڵخاڵانە کاکە زانە چەند هەوەیەکی کەم یەکلایی بۆتەوە لەبەرەوەی لەژێر خاکە بوونە تێک چوە ئێستا مەسەلەن هەوەیەکمان هەیە بە ناوی گوندی کانێنجیر ناوی شەخصەکە
کاڵ بۆتەوە سڕاوە لە ژێر خاکە بەس نووسراوە گوندی کانێنجیر نەحەی ئاغزەلەر قەزای چەمچەماڵ ئەمە وازە حەتیایە و ئەزانی خەڵکی ئەم گوندانەی ئێمەیە ناوێتر هەیە بە ناوی جەلەمۆرد بە هاوڵاتیەکە کە خەڵکی جەلەمۆردە و خزمی خۆمە ئەمە ناوی سیانی ناوی گوندەکەی ناوی نەحەیەکەی ناوی قەزاکەی وەکو هەوێکەی من و تۆ وازە حەو لەبەردەسایە دابەش بووە لەسەر نەحەیەکانی شوان و تەقتەق و ئاغزەلەرە لەسەر ئەو گوندانشی کە ئاماژەم پێداوە ناوەکانی لەبەردەسمایە و باسم کرد پێشتر ئاماژەم پێدا بەڵێ زۆر باشە ئەگەڕم وڵات کاک عادل چه هەوڵێکتان داوە لە بەغدا لەلایەنەکانی تر کە ئێوە گەیشتونەتە بن بەس لەسەر ئەو بابەتی یاخود هەوڵەدەن کە بیان هێنەوە لە ڕێو ڕسمێکی شاید سەدا بە خاک بسپێرێت بەڵێ ئێمە زۆر دەمێکە هەوڵمانداوە بەس هەوڵەکان تا ئێستا بەم شێوەیە نەبووە ئێمە لەم ماوەی پێشووە وەکو تاقانی ئەنفال وەکو تاقانەکانی سەراسی کوردستان لەگەڵ کاگووا بوانە ئەمانەی کەلار ئەمانەی هەڵەبجا ئێمە چوینە خزمەتی لە بەغا چوین ئەنجومەنی وەزیران چوونە لای شانازخان داوامان لێ کرد ئەم ڕفاتانە بێنەوە بۆ کوردستان ئەگە بەهەست شێوەیەکە لەبەر ئەوەی هیچ زمانێک نییە ئەم ڕفاتانە لێ بمێنێ بەغداش ڕەمێلەت و عەدیش پێیان خۆش بێ و جێگان نەبێت کە بگەڕێتەوە بۆیە ئێمە بۆیە بە جددی داواکارین بێتەوە بۆ کوردستان و بێتەوە زێدی خۆیان بەڕێز چەند کەس ئەنفالە من حەو کەسم ئەنفالە کەسم نەماوە کەسم نەماوە تاقانی ئەنفال و بە دوای ئەنفال کەسم نەماوە هەر خۆم بوومە باشە هیچ بەڵگەیەک دەستکەوتە لەوانەیە کە ڕفاتەکانیان هەڵدراوەتەوە بەڵێ بەپی ئەم بیستەوەی کەوا قۆناغی چوارە لەبەرەوەی ئەم بیستەوەی هەمووی لە قۆناغی چوارە بووە ئەمان هەم بێک ئەمانەی کە لەم گۆڕە بە کۆمەڵە هەڵدراوەتەوە هی قۆناغی چوار بووە کە سوکاری ئێمە شەر لە قۆناغەیە بووە لە قۆناغی تریا نەبووە لە قۆناغی چوارە بووە لەبەرەوەی ئێمە دڵنیای کەین ئێمەیە بەڵام ئەمە پاش 34 ساڵ 33 ساڵ لە بن ئەرزا هەموو شتێک کار تێکەچێت تەمەنەکانی چێ کاک عادل بەڵێ هەر لە ئەوەیە لەناو ئیبێ لەدایک بۆتیایەتی هەتاکو و پیرەمێرد هەمووی تیا لەناو ئیبێ ئەمانە ئێوە ئاگاداری ئەوەن کە بە پێوەنی کە ئەو کەسانی ماون و شاید حاڵن کە هەموو بێکەوە براون بەڵێ ئێمە پێش ئەوەش ئێماندێکمان لە نگرە سەرمان بوو وەکو پیرێژنەکان پیرەمێردەکان هەندێک منداڵ بەربوون وەختی خۆی سەدام حوسێن بەرایەندا لەگەڵیان نابووە بەڵێ وایە هەمووی لە قۆناغی چوارە بووە ئەم هەویانش بۆ معلوماتی ئێوە خۆشمان لە قۆناغی چوارە بووە بۆیە ئێمە داواکارین هەوێتتر دۆزراوەتەوە بەڵام دەرنەکەوت پێیان هەر ئەو بیستەویەیە ئێستا ئەم بیستەوێت تایەتی دەدی باسی کاکجوات باسی کرد تایەتی نەحەکەیە بە ناو نەحەکەوە تایەتی نەحەکەش نەحەی ئاغزەلەرە ناوەکەی ئاخر 30 ساڵە نامینێ جا بۆ ئێمەش داواکار هەمووی هەوی پێ بەیان بەشێکی کەمی نانەخۆی هەوەکان بۆ خۆم سزم بووم لەگەڵیانە لە تەختەغرام کرد ئەو کاتە زێڕ و پاڕوشیان لە خەڵکە سند ئیتر ئەوەی لەو بۆ لاوکەڵ شۆڕێشتیکان لە سند بە دوای دابچم تۆ بیر تاکە ئەو کاتە تەمەڵە من 5 ساڵ بووم 5 ساڵ ئەو خەڵکانی کە ئێستا باسییانەکەین مەسەن هەموو بەیەکەوە بوون لەو سزنەی تەقتەقا بەڵێ لە قۆناغی چوارە بوون ئەمەی کەوا ئێستام هەویانە کە دەرکەوتوی قۆناغی چوارە و هەمووی لە یەک شۆنەکاتەوە دەگەر بۆ من و بۆ بینەرانی باسکەی چۆن بران بۆ ئەوێ و بەڕێز چۆن ڕات کرد بەڵێ ئێمە یەکەم ڕۆژی کەوا کاگادل ببوورە لە دیەکەی خۆمان کە بەڕێ کەوتین ئێوارەیەکی درەنگ بوو بەرەو گتخەبەراتین لە گوندی گتخەبەر لەوێ ئەو شەوە گوتمان بەرەو تەختەق دەڕۆین ئێترەوە بوو خەڵک بەڕاستی نەوێرا بڕات گوتمان بەیانی زوو خۆمان بە تەختەقاکەین و شەڵا ژن منداڵە ئەوەی پیرار بوو ئەوەی پێشمەرگە بوو نەهات بەس ئەوەی ژن منداڵ ئەوەی کەوا تۆزە سالم بوو ڕۆی بەرەو ئەوە کە چوونە گوندی قەمیشە لێ ڕۆژەڵات و جاش و جێش و ئەسکەر چوادۆری ئێمە گرت و ئێتر لەوێ خەڵکێکی کردە لایەکە و تراکتۆرەکان لەلایەک و یەک بێک ئەو خەڵکانیان ئەگەران زۆر بێشەرمانە ئافرەتی دەگەرا بۆ پارە بۆ زێر بۆ ئاڵتون ئەو خەڵکانیان بەڕاستی ڕوود کردەوە هیچی پێنەما ئێترەوە بوو هەتاکو عسر لە گوندی قەمیشەماینەوە لە دوای ئەوە ئێتر خەڵکیان بردە تەختەق ئەو کاتە بۆی خەڵک ڕانەکاتیان گوت ئێمە ئێوە بین لەوێ زەویتانە دەینێ ئەرتانە دەینێ لەوێ منێنەوە خەڵکیش بەڕاستیەکەی فەقیر بوو ئەو کاتە وەکو نەیزانێ ئەو زاڵمە بەڕاستی پەلەمار ژنمداڵەدا لەبەرەوەی خەڵک وەکو کردواری خۆمان باسێکە سەگ پەلەماری ئافرەتی نادا ژنمداڵە ڕەوایەوە بەڵام بەداخەوانە سەر خراپتر بوون ژنمداڵیان ئەویان لەبەر چاو نەبوو ئەو عالەمەیان گرت و من لە ناو سزنەکەی بووم تاکو ئاسر لەگەڵیان نبووم
ئەسر دەرفەتێکم بۆ هەڵکەوت و ڕام کرد بەرەو نەحی تەختەقسو کە لێوە نێزک بوو ئێتر لەوە بەلاودایک و نەیان بینیت ئەوانم نەبینیەوە بەس ئەو دقێ آخر قسم لەگە دایکمە ئەوە بوو بیزناریدا پێم وتی نەوکرد یەکتری نەبینی و دابڕین هەتا ئەو دقە لەگەڵەوانە بووم ئیتر لە دوای ئەوە بوو من ڕام کرد کە ڕام کرد ینی خەڵکەکە ئەوەندە زۆر بوو تۆ خەڵکەکە هەمووی زۆر بەڵێ خەڵکی قۆناغی چوار لە هەر چوارلاوە لە تەختەقەوە لە ئاغزەرەر و لە ناو شوانەوە سنتەری ئێمە بوو کە بەرەو ئەوێ بێت و لەوێ تەواو بێ ئیتر ئەوە بوو ئەو خەڵکە هەموو لێ مۆڵ درابوو ئیتر ڕۆژ دەدا ڕۆژە ئەوانەی بیرت بێ ئەوانەی کە مەسەلەن ئەو 20 کەسێک کە هەویەکان معلومە ئەوانەی تیا بوو بەڵێ بەڵێ قۆناغی چوارەوە هەمووی ئەوانە کەسی خۆمانە قۆناغی چوارن بەڵێ کەواتە معلومەوانێ ڕوفاتانە هی لای ئێمە هەموو کە سوکاری ئەنفالی کوردستان بەی خۆم ێزانم یعنی پێم خۆش ئێستا ئەو ڕوفاتانە گە لێ نەبووە ئەوەندە نەمەگو بابێتەوە بۆ شوێنی خۆ زێدی بە ئەگەر لە کوردستان نبووە کوردستان بۆی ماریەکە چلەکە لار بێ چ لێرە بێ ئازارمە هەموو یەکە این کەلارش داواکارم این کەلار ژینە هەموو شوێنەکان بگەڕێتەوە کوردستان ئەگە هە شوێنێکشە بەڵام بەپێی هەویەکان کە ناسراوەتەوە ئیتر هیچ پێویست ناکە بڵێ بگەڕێ بە دوای لە شوێ بنێژێ لە شوێنە نێژێ لەبەرەوەی بەڵگەی ئەوە هەیە باش کاک جەوەر ئەتانەوێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم کەیسە بەڕاستی جێگەی داخەم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە ئەکەین خۆزگە ئەمە چارەسەرە کراوە و هێنرایەوە و ئەتانەوێت هەر لە چوارچەوەی مۆنیمنتی ئەنفالە لەوێ بە خاک بسپێرنەوە یان لە شوێنێکی ترا ینی ئەو داواکاریانەتان بۆی لێرەوە بگاتە شوێنی پەیوەندیدار و بگاتە خانمیەکەمی عراق بە تایبەتی و جێبەجێ بێت چکە ئەمە قابلی مناقەشەنیە قابلی مماتاڵەکردن و دەستێخستن و ئەمانە نیە بێت چارەسەر بکرێت ینی کەمترین مافەوە زۆر من لەم سەیرەوە لە بەلاشمەوە زۆر جێگای نیگەرانیە یعنی دوای 34 ساڵ تا ئێستا من ڕەنگی جلەکانی براکەم لە پێش چاوە دوای 34 ساڵ ڕژێوی بەحث منی زیندە بە چاڵ کرد ئێستا هاوزمانی خۆم هەو ئازاری خۆم بێوێ ڕۆفۆتی براکەم بێوێ لە شوێنێکی تر بنەژێ بۆیە من وەکو خۆم بە هیچ شێوەیەک ڕەزامەند نابین هیچ کەس کاتە تەمەنت هەبووە مەسەن تەمەنم 7 ساڵێک بووە بەس بیرما لە هەندێک حەدەسم بیرە و بزەبەت ئەو حەدەسم بیرە کە لە گوندەکەی خۆمان براکەم ڕەنگی چیجلەکەی چۆن بوو و هەموو کات لە بیرمە و ئەو کاتەنم لە بیرە کە جاشەکان کە ئێمەیان چۆن لە کونێشکەوتەکان هێنایە دەرەوە و چۆن ئێمەیان هێنایە شوێنێک و کۆیان کردینەوە بردیان بۆی ئێستا کە لە دوای ئەوەی کە گۆڕە بە کۆمەڵەکان هەویەکان وازەحن وەکاک زانە شتێکمان لێرە لە بیر نەچێ یعنی ئەو کات خەڵک چۆنەڵی زۆر پێویستی بە هەوێ نەبوو کە بڵێن هەویەکان بەردەوام لە جیفان نابێت چونکە گەڕان بەڕاستی کەم بوو وەسایل کەم بوو بۆی خەڵک بگەڕێ کاتێک بڵێ با من هەوێم پێ بێ بڕۆم بۆ فڵان شوێن یعنی ئەکرێ لە 100 کەسە 10 کەسەوی پێ بوو بێ 5 کەسەوی پێ بوو بێ یعنی ئەو کەسانەش زۆر کەم بوونە ئێستا کەشکە ئێمە کە باسەکەین باسی ئەو گۆڕاکەین بیسەوێ بەڕاستی پێم وایە کیفایەتە بۆی کە بگوترێ ئەم گۆڕانە هیچی ناوچەیەک و هیچی شوێنێک کرد ئەمان هەمووش بێک و بنوکو کە عادل و چی مەسەلە هەمیان لە خۆی لە 3 لە ناوچەکی ئێمە ئەنفالی 4 دەسی پێکرد کە دەسی پێکرد ئەو گوندانەی ناوچەی شوان و شێخ بزێنی هەمویان بەیەکەوە ئەنفالکران ئێمەش خۆلاریمان لەوە نییە کە و هاوڕێیانە یان ئەو دۆستانی ئێمە ئەو کەسانی ئێمە باز لەوە ئەکەن کە ئەم ڕۆفاتانە بگەڕێتەوە ناوچەکەی ئەوان بەبێ بەڵگاواڵێن هیچ بەڵگەیشیان نیە چکە ئێمە بەڵگەکان هەوێکە منیشان برای خۆمە چی جاوی قوبڵەکەم بچێتە ناوچەیەکی تر من 34 ساڵە چاوەڕوانم لە بیابانەکانی ئەرعەر بگەڕێتەوە ئێستا بێڵم لە ناوچەیەکی تر و لە شوێنێکی تر بەخاکسپێدێ بەڕاستی ئێمە جگای قوبڵکردن نییە و ڕەزامەند نابین بۆیە داواکارین و جەنابی وەزیر خودی خۆی ئەزانێ کە ئەم گۆڕە بە کۆمەڵە سەر بە چۆن هیچ چۆن هیچی ناوچەیەکن ئێوە چوونەتە بەغداش بەڵێ کاگعادلوان چوونەوە بە نوێنەتی کەسوکاریان فالکراوان بۆی ئێستا داواکارین ئەم ڕۆفاتانە 171 ڕۆفاتن بگەڕێنەوە زیادی خۆیان پەیامەکەتان گەیاندۆ بە خانمیەکەمی عراق کە لەگەڵتان لەسەر خەت بکەوە داوالەوە کرد بەڵێ بێگومان ئێمە چکار لەبەرەوەی داواشی لەکەین جێمان نێڵێ چکە زۆر کاتیک تر لە شوێنی تر وعدمان پێدراوە و بەڵگەکانمان خستۆتە ڕوو لە ئاخیرە بە حکمی چەند شێوازێک کەیسەکە شێواندراوە بۆیە داواکارین لە ڕێی بەڵگەوەی ئێمە داواکەین ڕۆفاتەکان بگەڕێتەوە ئێمە بەبێ بەڵگە داوا ناکەین زۆر باش کاک جواد 3 ساڵە 171 ڕوفاتی ئەنفال کراوان لە
توبعدلی بێ ئەمە خەمساردی نییە کە تا ئێستا نەگەڕاونەتەوە ینی خۆ داوایەک نییە بڵێن مەسەلەن بۆمان بەجینۆ سایت بناسێنەوە کەیسێکی خاص داواکەنانی کە تەرمی عزیزەکانیان بێندرێتەوە لە شوێنێکوانش گۆڕێکیان هەبێ و گۆڕ بزر نەبن. بڵێ بەڕاستی خەمساردی ئێمە هۆکاری یەکەمی ئەم خەمساردیە ئەیگەڕێنەوە بۆ حکوومەت بۆ لایەنی پەیوەندیدار بۆ وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان کە بەڕاستی جدی نەبوونە لەسەر ئەم کەیسە و شتێتر من پێم خۆشە لێرەوە ڕاستی بکەمەوە کە باسی کە سوکاری ئەنفالکراوانی گەرمیانم کرد ئێمە خەڵک لێکدانەوەی هەڵی بۆ نەکاوە نەزانین ئێمە دژایەتیەکەکەین ئێمە وەکو کە سوکاری ئەنفالکراوان هەمومان یەک ئێش و ئازار و یەک مەعاناتمان هەیە بەڵام ئێمە پشت بەسن بەم بەڵگانە ئەم داوایە ئەەکەین هیچ کاتێک نەمانویستووە ئێمە لەسەر کەیسی ئەنفال هی ئەوە نییە دژایەتی لەسەر بکرێ کەیسی ئەنفال هی ئەوەیە کۆدەنجی و پشتیوانی لەسەر دروست بکرێ بۆی ئەم کەیسە بەرەو پێش بڕوە لە ئاسی ناوخۆی لە ئاسی نێودەوڵەتی ئیشی لەسەر بکرێ. باشە تۆکو نوێنەری وەکو کە سوکار کوێتان بینیوە تا ئێستا بەچی گەیشتون لەکوێ هەستان بە خەمساردی و کەم تەرخەمی کردووە؟ ئێمە هەر لە چەمچەماڵەوە لە دەستگا پەیوەندیدارەکانی چەمچەماڵەوە هەتا وەزیری شەیدان و ئەنفالکراوان هەتا نوێنەرمان لە ڕێگەی بەڕێز قایمقامی چەمچەماڵەوە کاقوباتی بینیوە نوێنەرمان بەڕێز شاناسخانی بینیوە هەموو ئەم کەسانەمان لە ئاستی باڵایە بینیوە بەڵام ئێمە لە ماوەی ڕابردووە بەڕاستی هەستمان بەو خەمساردیە کردووە کە بەجددی ئیش لەسەر ئەم کەیسە نەکراوە و هۆکارەکەشی دووبارە ئاماژەی پێ ئەدەمەوە ئەو کێشە ناوخۆیە بووە کە بەڕاستی تۆزێک لەلایەنی جەنابی وەزیر و ئەو کەسە باڵانەوە تۆزێک خۆیان لێ پاراستووە بەم بۆنەوە. آخر ناتوانن ئێوە بێکەوە گفتوگۆی بکەن دابنیشن و حەلێ بکەن ئەگەر ئەوە کێشە سەرچەکە بێ مەسەلەن بێ بەڵێ کاکزانە ئێمە ئەم بەرنامەی لەگەڵ جەنابتا کردومانە بۆ ئەوەیە لێرەوە ئێمە ئەم پەیامە ئەنێرین بۆ ئەوان بۆ کە سوکاری بەڕێزیان فالکراوانی گەرمیان بۆ ئەوەی ئەم کێشەیەک لای بکەینەوە ئەگەر ئەوان ئەیانەوێ دانیشین فەرموو ئێمە ئامادەین بە دانیشتن ئەڵێن بە گفتوگۆ ئەڵێن بەم بەڵگانە ئەڵێن بە فەحسی DNA ئەڵێن بە هەموو جۆرێک ئێمە ئامادەین ئەی ئامادەی ئێمە ئەم بەرنامەی تۆ ئێستا کە لێرە تۆماری ئەەکەین ئەمە بۆ یەکلاییکردنەوەی ئەم کەیسەیە. بەڵێ باشە هیچ لەگەڵ نوێنەرەکانیان گفتوگۆتان نەکردووە کاک جەواد؟ وەڵام من لەگەڵ یەک برادێکە لە گەرمیان کە ڕێکخراوی هەیە پەیوەندیم پێوە کرد نزیکەی ساڵێک پێش ئێستا وتم کاکە ئێمە بۆچی بێکەوە هەوڵ نەدەن ڕووفاتەکان بێنەوە کوردستان بێنەوە باوەشی نیشتیمان دوزار مەسەلەن لە شوێنێکە هەمووتان ئامادە بن و مەسەلەن چ مۆنۆمنتەکەی چەمچەماڵە لە شوێنێکی ترە خۆ کوردستان هەمووی خوێن و قوربانیە مەسەلەن بتوانن کە ئێوە شاوخەمن لەوەکو هەموو ساڵێ لەگەڵ ئەوانەوانش لەگەڵ ئێوە و لەگەڵ منتیقەی بەرزانە و ئێمە هەوڵمانداوە وەکو وتم لەگەڵ برادێکی گەرمیانە کە خۆی سەرۆکی ڕێکخراوە باسم کرد وتم کاکە ئێمە بەڵگەی سەلمێنراومان هەیە کە ناسنامەی ئاشکرایە وتم ئێوە شتی لەو جۆرەتان هەیە بەڵگەی بەو شێوەیەتان هەیە وتی نیمانە دواتر ئێمە بۆ کۆدەنجی لەگەڵ ئەوانە بە هەموو شێوەیەک ئامادەین بەڵام لەگەڵ ڕێزمە ئەوان تۆزێک عینادیان تایە ئەوان ئینکاری ئەەکەن کە بەبێ هیچ بەڵگەیەک ئەیانەوێ ئەو ڕووفاتانە بگەڕێتەوە بۆ مەنتیقەی گەرمیان بەڵام ئێمە بە بەڵگەوە سەلماندوومانە کە سوکاری ئێمە هی ناوچەکەی ئێمە هی گوند و نەحێ و قەزاکەی ئێمەیە بگەڕێتەوە ئێمە هیچ کێشەیەک نییە لە بینیمانە تا لەسەر ئەوە ڕێ نەکەوین ئێمە هەموو ئامادەکاریەکمانتیایە بەڵام ئێمە ئەوەی لە بەردەستی ئێمەیە سەلماندوومانە ئیتر پێویست بە هیچ شتێکی تر ناکە. باش کاک عادل جگە لەوە هێشتا دڵنیام مەسەلەن لە بیابانەکان و لە ناوەڕاست و باشووری عێراق گۆڕی تر هەیە جارێ ئێستا لەسەر ئەوە یەکلانە بوونەوە بیر لەوە نەکراوەتەوە مەسەلەن بەڵێ ئێمە ئەوەی کەوا لە توبعەلی بەغدا ئێساوە بۆتە ڕێگر ئێساوە لە بەردەم ئەوەیە ئەو پرۆسی وەستان بەڵێ ئێستا ئەوەی پرۆسی وەستاندووە بەڕاستیەکە ڕێگرە لە بەردەم ئەوەیە خۆمیسم و پرسیارە بکەی لام باش بوو ئەسا بۆتە ڕێگر ئەگەر بێت ئەوە بێتەوە بۆ هەیەکانی کەش هەڵدرێتەوە هیچ شوێنەکانی تریش بێ سی فەرقی هیچ فەرقێکی نییە بۆ ئێمە بەڵام بەڕاستیەکەی
ئێستا ئەم ڕێگریەکرێت لە 1970 ئێستا بووی هێز بین شتێکی لێ بێ یعنی کەس زەمانەتی ناکە ئەوە بەڕاستیەکەی بۆتە ڕێگر لە بەردەمیە پێمان ناخۆشە ئەوان ئەڵێن چی بە پرسانی تو عەدلی بەغدا ئەڵێن چی کەس ئەڵێن ئێمە پێمە دەتاندەینەوە بەڵام وەرن بیبنەوە چێ بیباتەوە کەس نییە بێنێتەوە بۆی ئێمە داواکارین لە خانمی یەکەمی عێراق کەوا ئەم داواکارانی ئێمە چەند جارە داوامان لێ کردووە کە بۆمان بێنێتەوە لەبەرەوەی 1970 ڕووپات بووەتە بەردەم ئەوانی کەوا هەڵدرێتەوە ئەگەرەوە بێ بەشم دەست بە هەڵدانەوە ئەوانی تریش بکە و بەڵگەی باشتر بێ ینی ئەمە بەڵگەی ئایسا پرۆسی هەڵدانەوە و گەڕان بە دوای گۆڕ بە کۆمەڵەکان وەستاوە لەبەر ئەوەی لە توبعادی بەغداڵێ جێمان نییەوە هەتا ئەوە نەبنەوە شتێکەمە بۆ ناکرێ ئەوە ئەگەر واژ نەبێ بیانوە ئەگەر واژ نەبێ ئەبێ کوورەکە وەکو کوردێک ینی کەسیشی ئەنفالش نەبێ کورد هەغوا داوای کە ئێستا تو بڵێ کەس ئەنفال نییە هەغوا داوای کە لەبەرەوەی کووردە ئەبێ داوای کەیتەوە ینی ئێستا لە بەغا داوایان لێمان کردووە کە بگەڕێتەوە بۆیرە بەڵام چی بێنێتەوە ئەبێ یەکێکی لە ڕێگای حکوومەتەوە بێتەوە لە ڕێگای حکوومەتەوە قەم ساردی کراوە ئایا ئەمە فاسی دێنێ بکرێ یە وڵای فاسی دێنێ دڵنیام قەت ناکرێ باش کاک جەوەر 2000 بەڕێزت داواکاری چییە ئەتەوێت چی بکرێت لە کۆتاییە بەپەلا کە بەڕاستی کارەساتە تۆ نەتوانی دوای 3 ساڵ 171 ڕووفات لانی کەم بە خاچی نیشتیمان شاد بکەیتەوە بۆ پرۆسێژ نەوە سێوکو کاک عادل وتی بەردەوام بێ لە گەڕان و پشکنین بەڵێ خۆی گومانیتیانە زۆر جێگای نیگەرانیە کە دوای 3 ساڵ ڕۆفاتی ئەزیزانمان لە توعادلی بەغدا بمینێتەوە یعنی دوای 33 ساڵ لەژێر بیابانەکانی ئەرعەر لەژێر خاکە دوای دۆزینەوەیان بەداخەوە دوای 3 ساڵ لە توعادلی بەغا بینێتەوە ئێمە یعنی زۆر جار بابەتێک هەیە نیگەرانمانەکە یعنی ئەزیزانمان لە بیابانەکانی ئەرعەر شوانەکان زۆر جار گۆڕەکان هەڵدرێتەوە یان یسک و پریسکەکان دەرەکەون خۆیان بە گۆچانێک یان بە شێوەیەکی بەدەست دایانە پۆشنەوە یعنی ئێستا ئێمە دەبواە نەکەوەی کە ئێستا باسی ئەومان بکردایە کە 170 ڕۆفات بگەڕێتەوە ئەبواە ئێستا باسی ئەومان بکردایە کە کەمترین ڕۆفات ماوە لە بیابانەکانی ئەرعەر دوای 34 ساڵ تازە ئێمە لەوەین کە بڵین ئەمەی فڵان شوێن ئەمەی فڵان شوێنە لە کاتێکا ئێمە بەڵگەمانەیە کە ئەمەی ناوچەکەی ئێمەیە بۆیە داواکارین بە زووترین کات هیچ کە تاخیر نەبێت لەم بابەتە چونکە هیچ زمانێک نییە کە ئەم ڕۆفاتانە لەوێ زمان بێ کە زمانە لێرە بمینێتەوە یان تێک نەچنویان دەستکاری نەکرێنیان لە خوانەخواستە لە ڕێی شۆرتێکی کارەباوە جارێتر نەفەوتێنەوە خۆش مداخلەیە بکەم لە نزەفەر ئێمە لە 2020 لە 2013 ئەفۆن گۆڕێکی زۆر سوێندرا لێ ڕوفاتێکی زۆر ئێمەش دەمانێت ئەوە نەبێتەوە جارێکی کە ینی هەروەکو مسلمانش ینی ناکرێ پاشی 3 ساڵ تو نەتوانی بێنیتەوە ینی ئەمە قەزەیەکە ئەمەی کووردە ینی حەز کەسێ بێ پێم خۆشە لەسەری بەجواب بێتەوە کاکە بۆ کوردستان کە بێتەوە بۆ کوردستان ئیتر من دڵم بەڕاستی زامێکم باشترێ بێتەوە ساڕێشترێ بێتەوە دوا قسەی تۆ چێ کاک جەواد وەڵام من ئەڵێم کەی ئەم کەیسا وەکو ئەرکێکی ئاینی ئەرکی ئەخلاقی ئەرکی نەتەوەی لە ئەستۆی ئێمایە هەوڵی جدی بدەین بۆ گەڕانەوەی ئەم ڕووفاتانە و ئێمە لەم پێناوەشە لە دەرگای زۆر کەسمانداوە و لە ئێستاە بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە بەڕێز شانازخان خانمی یەکەمی عێراق لەگەڵمانە هاتۆتە سەرخەت بۆ ئەو کەیسا هیوادارین هەوڵی جدی بدرێ و لە زووترین کاتە ئەو ڕووفاتانە بێنەوە بە زێدی خۆیان و لە مەراسیمێکی شایستەدا بنێژرێن. بەڵێ سوپاس بۆ بەڕێز جەواد ڕەسوول کە سوکاری ئەنفال، سوپاس بۆ بەڕێز جەوهەر محەممەد فۆتۆگرافەری باری ئەنفال، سوپاس بۆ بەڕێز عادل مەجید تاقانەی ئەنفال، سوپاس بۆ بەڕێستان بە هیوای ئەوەن کە بە زوویی داواکەتان بگات و ئینشاڵڵا چارەسەر بکرێت وەکاوە کەمترین مافۆ بۆ ساڕژبوونی برینەکانتانە. بینەرانی خۆشیویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.